سەکە واز لێنم لەوێ هێنەکە چیە ئەمەی منەیڵێم ئەمە دراسێ نە حتا یعنی قەمعە سیاسەکە حەقم پێوەی نییە لا ئەنا قەمعە سیاسیەکە لە هەر وازی لێن وازی لێ دێنم بۆی لە طبیعەتی خەڵکی سلێمانی تێبگەی باسی سلێمانیش لە دوو لایەنەوە بۆکەم پارێزگای سلێمانی لەسەر ئاستی هەموو عێراق پاک و خاوێنترینە هەتا ئێستا نەکەر کوردستان لەسەر ئاستی هەر هەژدە پارێزگاکە مە بەیاناتی نەتەوە یەکگرتووەکان و بەیاناتی سندوقی نەقدی دەولی و ئەوان دراسە کرا و دایرەی ئامار بەشدار بوو پارێزگای سلێمانی یەکێکە لە سەوزترین پارێزگاکانی عێراق لەسەر ئاستی عێراق بۆت باسەکە پارێزگای سلێمانی کە پێوترێ شاری ڕۆشنبیری هی ئەوە نییە تەنها هەوڵی ڕۆشنبیری هەیە یا چالاکی ڕۆشنبیری ئەکات یەکێکە لە ڕۆشنبیرترین پارێزگاکان لەسەر ئاستی هەموو عێراق لە ڕووی ژمارەی دەرچووی زانکۆ و خوێندەواروان لەوەش ورتر بۆ باسکەم دراسەیەکم کرد بۆم دەرکەوم ئەم پارێزگا جوانەی ئیستەی هەڵەبجە کە پارێزگایە کە بەشێک بوو لە سلێمانی خوێنەوارترین قەزا بوو لەسەر ئاستی هەموو عێراق یعنی 100 کەس لە هەڵەبجە بژی زۆرترینیان خەریجی کولیە و ماستەر و دکتۆرە بە دەلیلی ئەو قسەش چەندین دکتۆری شارەزا چەندین هەورامی لەسەر ئاستی هەموو کوردستان لە ئەنواع پلۆپۆستە ئەمە مەڕۆ جوانەکەی سلێمانیە ئەمەش بە خۆڕایی نەکراوە هەروە بە ئاسانی نەکراوە مناقەشەیەکمان کرد پێشە بەرنامەیە بە نزیکەی 2 ملیار دۆلار لەو 10 ساڵی